بە گوێرەی ئەزمون و ئەو دۆخانەی کە لە کوردستان دێتە پێشەوە ساڵ لە دوای ساڵ ئەوە ڕوونتر دەبێتەوە کە هاوڵاتیان متمانەیان بە سەروەری یاسا و یەکسانی هەمووان لە بەردەم یاسادا بەرەو لاوازی زیاتر دەچێت. پارێزەرێک دەڵێت ئەزموونی دادگاکان لە ماوەی 35 ساڵی ڕابردوو هەر لە دامەزراندنی دادوەرەکان بە ڕێگەی تەسکەی دوو حزبی دەسەڵات دوجاریش هاتنە ناوەی دەستی حزب لا یەکلاکردنەوەی کێشەکان و دەستێوەردان و زۆر جاریش کەیسەکان بە پێچەوانەوە مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. تۆ ئەگەر کێشەیەکت هەبوو بە 100 دەفتەر لێ خوراب و 50 دەفتەر لێ خوراب و کاتێک کە تۆمەتبارەکە دەگیرێت تەنها ساڵێک 2 ساڵ حکم دەبێت حتمما ئەوە مافی تۆی نەداوە، حتمما خەڵک هانا بۆ تونند و تیژی دەباتن دەبێت تۆ لە خۆی بکاتەوە. بۆیە ئەمە جار هەیە کێشەکان لە خودی جێبەجێکردن ناوڕۆکی یاساکەیە بوونی ئەو هەموو سزن ئەوەش کێشەیەکی گەورەیە. زۆر جار دەتوانن بڵم دادگاکان بۆ خۆیان دەستیان سوک دەکەن هەتا وەکو ئەم عەدەدە زۆرەی سزنێت تەراکم نەکاتن. ئەمەش کێشەیەک بۆ خەڵک دروست دەکاتن. جێبەجێکردنی سزای لە سێدارەدان هۆکارێکە بۆ ڕۆداکردنی تۆمەتباران و دەست نەچوونیان بۆ چەک و بۆ ئەوی تۆڵی خۆیان بە خۆیان بکەنەوە. من ئەوە بە هۆکارێکی باش دەزانم. دەربازبوونی گەورە بەرپرسان لە یاسا، دواکەوتنی کەیسەکان لە دادگاکان، سوککردنی سزاکان لە سەر تاوانباران، تێکەڵکردنی سزای یاسایی با کەیسە یاساییەکان و نەگەڕانەوەی ماف بۆ مافکراوان هۆکاری سەرچین بۆ نەمانی متمانە بە یاسا و سەروەربوونی. دادگاکان نەیانتوانیوە سەر بەخۆی خۆیان بپارێزن، نەیانتوانوە بە شێوەیەکی کردداری سەروەری یاسا لە کوردستان جێبەجێ بکەن. ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە کە یەکێکیان بریتە لە کاریگەری پارتە سیاسەکان بە تایبەتی هەردوو پارتی دەسەڵات لە دامەزراندنی دادوەرەکان کە بەداخەوە بەشێکی زۆریان لە ڕێگەی تەسکەی حزبیەوە دادەمەزرێنرێن. هۆکارێش تریش ئەوەیە کە هاوڵاتیان ناتوانن بە شێوەیەکی واکە واستێکی وا بدۆزنەوە بۆ خۆیان لە ڕێگەی پارتە سیاسەکانیان لە ڕێگەی کەسایەتی کۆمەڵاتی و ئاینیەکان بۆیە زۆر جاران پەنا بۆ سڵحی عەشاری دەبن. ئەمەش جارێکی تر دادگاکان بێهێز دەکاتەوە. تەنانەت ئێستا دەستگا هەرە ڕەسمیەکانی هەرە باڵەکانی هەرێمی کوردستانیش پەنا بۆ سڵحی عەشاری دەبن. تەنانەت من کەیسم هەبووە لەگەڵ وەزارەت یەکێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پەنای بۆ سڵحی عەشاری بردووە لە جیهاتی ئەوەی کە لە ڕێگەی دادگاکانەوە کەیسەکە یەکلایک. هەر کێشەیەک کە دروست دەبێت لە کوردستان تا لە دادگاکان یەکلا دەبێتەوە چەند ساڵێکی پێدەچێت. زۆر جاریش پەنا بۆ دادگاکان نابدرێت و دەست بۆ چەک و هێز دەبردرێت بۆ یەکلاکردنەوەی کەیسەکان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.